من ناوم دکتۆر ئەسکەندەر کێخسڕ عەبدوڵڵایە لەگەڵ ئەوەشە دکتۆر نیم بەڵکو مەحەدی طببیم تەواو کردووە بەڵام ناسراوم بە دکتۆر ئەسکەندەر لە ناوچەی هەورامان لە دایکبووی گوندی نانجڵەم لە دایکبووی ساڵی 1967 لە گوندی نانجڵە ئێستا ئەم شوێنەی کە لێی وەستاوین گوندی خەرپانیە ئەویش هەر سەر بە هەورامانە ناوچەی هەورامان سەر بە ناحیەی بیارە ئێمە تقریبا نزیکەی 10 ساڵ لەمەوە پێش بیرمان لە پرۆژەی قاچی کردەوە چەند ئەندازیارێکی ئێرانی لە لامان بوون ئیشیان نەکرد وتیان کاکە ئەم پرۆژەیە لە ئێرانە زۆر پرۆژەیەکی باش و بە بەرهەمهێنەرە و قارچیش پرۆژەیەکە کە دەوڵەمەندە بە پرۆتینات و لە ئێرانە دەیان هەزاران تەن سادری وڵاتانی ئەوروپا ئەکرێت ئەوان بەڕاستی پرۆژەکەیان باس کرد و منیش وتم من ئامادەم لە خزمەتانە ئێمە مۆڵەتی ئەومان وەرگرت لە هەر لە سلێمانی لە زراعی خۆمان لە سلێمانی بەڕێوەبەتی کشتتوکاڵی سلێمانی کە دەستمان کرد بەم پرۆژەیە ئەم پرۆژە ئێستا حالیان تێتیایە وەستاوین ئەمە جۆرێکە لە قارچک کە پێی ئەوترێ قارچکی کەمەرەیی یان الفطرە ئیستیوایی ئەم قارچکە باشترین جۆری قارچکە باشترین جۆرەکانی قارچکە نەک لە کوردستان بەڵکو لە هەموو دنیا بذرەکەی ئێمە لە ئێرانەوە دێنین و تەمەنا ئەەکەم وە بەرهێمهێنەری ئەم جۆرە قارچکە زۆر بن تا ئێمە دەست پێشخەری بکەین لەوەی کە بتوانین بزرەکەشی دروستکەین بۆ ئەوەی نەچین بۆ ئێران بزری قارچێک بێنین چونکە ئەگەر کەسێک نەبێتۆ بزر لێ بکرێت یا پرۆژەیکە وەکو ئەمە نەبێت ناچاری تۆ نەک دایخەی بەڵکو هەر بەقەدەر ئەوەی خۆت بزر دروستکەی بەقەد ئەوەی خۆشی لە ئێرانە زۆر بەو سعرەکەمتر دەسمانەکەوێت کە ئێمە لێرە خۆمان دروستی دەکەین چونکە تۆ ئەندازیارێکی دەوێت بەلایەنی کەمەوە 2 مانگ 3 مانگ خەریک بێ هەتا ئەو بزرە دروست دەکا بزرەکە شتێکی سێر نییە یانێ ئێستا ئێمە لەم کەشوهەواین هەر لەم قارچکە خۆی ئەگیرێ ئەم قارچکەش هەر قارچکی طەبیعیە کە لە دەرەوە گیراوە ئەگیرە لێرە چەند مەراحلێکی مختبەری هەیە تۆوەکەی ئەگیرێت و چەند مەرحلەیەکی هەیە گەورە ئەبێت و سپی ئەبێت ئێستا ئەم کیسانە ئەیان بینن ئەمە سحر نییە یا معجزە نییە یا شتێک نییە کە خەیاڵ بێت ئەمە قارچکە لەسەر ئەم کیسانە دروست بووە ئێمە جە و هەوا و پلەی گەرمامان بۆ دروست کردووە بۆ ڕەخساندووە هێناومانەتە ئێرە ئاوا بۆ شێوە دروست بووە پێکهاتەی ئەم زەرفە کە نزیکەی 50 سانتیم تا 6 سانتیم درێژە ئەمە بریتە لە چی؟ لە کای گەنم کای پاژماوەی گەنم کە بڵێن لە فەسڵەکانی هاوینە ئیتر کۆتایی بەهار هاوین کە گەنم ئەدورێتەوە گەنم بێ جۆ بێ و بە پایزانیشە پەڵمی برنج بێ ئەمانە ئێمە کۆ ئەەکەینەوە هەر زەوی خۆمان ئەلحەمدولیلا زەویمانەیە زۆریش کە کۆمان کردەوە لە مەخزەنێکی تایبەتی خۆیان باران لێیان نەدا تەڕ نەبێت لەوێ احتیفاظی پێوە ئەکرێ هەڵ ئەگیرێ دوای ئەوە ئیتر ئەمە ئەس گەنمە و باشترین جۆریش گەنمی بەراوە چونکە ساقەکانی ئەو شتەی کە پێی ئەوترێ ساق ئەوە زۆر باشە کە هەڵگرت کاتێک کە بزرەکەت ئامادە کرد ئەو گەنمە مەرحەلەیەکەی هەیە ئەیکوڵێنی بۆ ئەوەی ئەو گەنمە ئەگەر پاژماوەی یا بەکتریا یا میکرۆبە یا شتێکی پێوە بێ لەو کوڵاندنا هەمووی بمرێت چونکە بە گەرما بە ئاگر هەر هەمووی دەمرێت هەتا 180 پلەیمی ئەوی لەوێ ئەیکوڵێنیت کە کوڵاندت ئەیهێنیتەوە بۆ سەر ئەو مێزەی دەرەوە لەوێ ئەم کیسانە ئامادە ئەەکەی ئەم کیسانە سەیری کە هەان لە چەند شوێنێکەوە دەری داوە کە کونیان تێکەی نزیکەی 50-60 کونی تێەکەی بە شتێک پێی ئەوتر تاقیبا هەر بە 5,000 دینار دەست دەکەوێت کە کونت تێکرد
کاکەت ئامادەیە کوڵان دووتە حازرە بزرەکەش لە دەستی ڕاستەوە ئامادەیە حازرە کە هەمووی ئامادە بوو گرنگترین شت بە نسبەت قارچکەوە ئەم دوو خاڵەیە ئازیزان یەکەم ئەبێ ئەم ژوورێکە ئێستا تیایان وەستاوین پلەی گەرماکەی 16 تا 20 تا 25 بێ بۆ ئەم جۆرە قارچکە بشتێتە سیژ کێشەی نییە چونکە ئەم جۆرە قارچکە پێ ئەوترێ قارچکی گەرمە سێر لە ناو قارچەکانی کە کە گەرمە سێر بوو یانێ لە مەنتقەی گەرمیانیشا ئەژی ئەمانە کە ئەمە ئەژید بەڵام قارچی کەمان هەیە نابێ پلەی گەرمای لە 16 پلە بەرەو ژوورتر بێ چونکە تیا ئەچێ نەخۆشەکەوێ ئەم قارچکە ئێستا بەو نیشاتە و بەو جوانی ئەیبینی ئەوە ئێمە هەر لە سەرەتای ئیشەکەەوە زۆر احتیمامان بە پاک و خاوێنی و بە چۆنەڵی تاقیمکردنی ژوورەکە و خاڵی دووەم پلەی شێیە پلەی شێەکەی ئەبێ لە 75 تا 90 ببێ کە هاتە ئێرە ئەو شێ ئەبێ بە خۆراکی ئەم قارچکە بە شێکە گەورە دەبێت دوای 25 ڕۆژ لە هاتنی بۆ ئەم ژوورەکە پێ ئەوترێت ژووری حەڵانە ژووری لەدایک بوونی ئەم قارچکە دوای 25 ڕۆژ قارچەکەمان چی ئەکات وەکو ئەم قارچکە بچکۆلانانەی لێیە وەکو نوکە دەرزی دەست پێ ئەکات سەر دەرئەکا کە سەر دەرکرد سەری دەرکرد ئاوا ئەو مەرحەلەیەک دوایی گەورەتر ئەبێت دوایی گەورەتر ئەبێت دوایی گەورەتر ئەبێت وەکو ئەوانەی لێ ئیتر ئێستا ئەمە کاتی چنینەوەیەتی وە زۆر ئاسانیش ئەچنرێتەوە بەم شێوەیە ئەچنرێتەوە زۆر بە ئاسانی ئەمە کە چنرایەوە هەر ئەم شوێنەی کە کونمان تێکردووە دوای دووسێ ڕۆژی کە بەردەوام شەی هەیە پلەی گەرمای ڕاگیر کراوە هەم دەست ئەکاتەوە بە قارچک دروستکردنی کە وەجبەی تازە دروست دەکاتەوە. ئەم قارچکە کە وتمان باشترین جۆری قارچکە ئێمە لێرە کیلۆی دەدەین زۆر زۆر لە دوگمەیەکەش هەرزانتر ئەو کیلۆی نزیکەی 6,000 ئێمە ئەین کیلۆی بە 4,000یش حتا زۆر جار کە بڵێن بەرهەمان زۆرە دای ئەبەزینین بۆ 3,000یش بەڵام بە شێوەی 200 گرامی هەمانە 400 هەمانە تا 1 کیلۆیی هەمانە بۆ ئەوەیش ئاگادار بن ئەم جۆرە قارچکە بە هیچ شێوەیەک ناشۆرێتەوە بە هیچ شێوەیەک چونکە لە جە و هەوایەکە گەورە ئەبێ زۆر زۆر پاک و خاوێنە قارچک لەگەڵ تیشکی خۆرا بینی نییە ئەم قارچکە ئێستا ئێمە هەر کتێبان هەیە لە هیندستان بەس لە ئەشکەوت تایکن چونکە ئەشکەوت تاریکە و هەندێک جۆری ڕووناکیشی ئەوێ ڕووناکی شینی ئەوێ ڕووناکی زەردیەوە ئێستا ئەگەر زەیدکەن ئەمە زەردە ڕووناکی سپی دەوێت هەر گڵۆپی سپیمان هەیە ئەوانەشی دەوێتەوە ئەگەر سیرێکی ئەو هەوایانە بکەیت ئەوە بۆ ئەوەیە کە ئۆکسسیژینی بیتێ ڕۆژی چەند سەعاتی ئۆکسسیژینی دەوێت ئەم ژوورە بۆچی تاریکە لەبەر ئەوەی قارچک بەبێ مادەی کلۆڕۆفیل ئەژی لەبەر ئەوەی مادەی کلۆڕۆفیل ئێستا ئەو دەرەکە ئەیبینی هەمووی سەوز و چۆنەڵی دار و درەختەکان ئەوە جۆرە هینێگەیە کردارێک جۆرە کردارێکەیە لە گەڵای درەختەکانە ئەمانە پێوترێکی کردداری کلۆڕۆفیل ئەم کلۆڕۆفیلە ئەم قارچکە ئەوەی نییە ئەبێ لە ژووری تاریکا بێت واتە شتێکی بۆ دروستکەی مانعێکی بۆ دروستکەی کە تیشکی خۆر مباشرتەن لێی نەدا تا ئاوا تاریک بێت ئێمە بەرهەمان ڕۆژانە 200 کیلۆ تا 300 کیلۆ قارچکمانەیە ئەی نێرین بۆ سلێمانی بۆ بازاڕەکانی هەڵەبجە و خۆرماڵ و سەی ساعت خۆ ئەوانە